بەڵێ خانمەکەم زۆر زوو لەخەو هەستای. ڤیکی وەرە تەماشاکە. نامەکە لە جێ خۆی نەماوە ڤیکی. ئەی خوایە گیان، خاتو سالی هەر وەک تۆ گوتت هاتووە نامەکەی تۆی بردووە. بەڵێ بۆ هاوڕێنە ئاسراوەکەم دەترسێم بەو نامەی کە بۆتم نووسیوە هەراسانت بکەم تۆ میهر و سۆزی باوکانەی خۆت بنهێنی بۆ من هێشتوتەوە. بە هەر حاڵ نازانم بە چ زمانێک سوپاس و پێزانینی خۆم بۆ جەنابتان دەرببڕم. لە قوڵایی دڵمەوە لە خدای گەورە دەپاڕێمەوە شیفاتان بۆ بنێرێ لەبەر ئەوەی جەنابتان شادی و گەرمیتان بۆ من و ڤیکی نارد، چونکە من و ڤیکی هەمیشە هەستمان بە سەرما و برسێتی دەکرد. کچە بێکەس و تەنیاکە زۆر جوان و کاریگەرە، بیر و بۆ چوونی منی زۆر بە خێرایی خوێندوتەوە. نامەیەکی زۆر جوانە. منداڵێکیە و بچکۆڵانە چۆن توانیوێتی بە خێرایی بیر و بۆ چوونی من بخوێنێتەوە. ڕۆنداس بەڵێ ئەمە زۆر دڵتەنگ دەبم ئەگەر کچەکەی کوڕی کە کارل مایکل لە پاریس دۆزیوێتیەوە وەکو ئەو کچە شۆخ و شەنگ و ڕۆحسۆک و ناسک نەبێ کە لە خەیاڵ و ئەندێشەی خۆم درستم کردووە. ئەوە زۆر غەمبار دەبم و خەفەتێکی زۆر دەخۆم. ئایا دەکرێ من هەر دراوسێکی باشی ئەو کچە بم؟ باش گوێم لێ بگرە ڕەنداس، من وا تێدەگەم کەوە ئەو کچە نادۆزمە و ناتوانم ببینم. لە ناخەمدا خەیاڵێکی زۆر گەورە و بەهێز هەیە و پێم دەڵێ کە تۆ ئەو کچە نادۆزیەوە و نایبینەوە. گەورم نازانم. دەزانم خەمێکی ئێجگار گەورە لە ناخمدایە، بەڵێ ئەو خەمە ئازارم دەدا. لەوانەیە وێنەی ئەو کچەکەی ڕالفم لەسەر وێنەی ئەو کچە هەژارێ درا و سێماندا نابێکەوە ئێستا لە تەنیشتمانە. بەڵێ چەند دڵخۆش دەبم ئەگەر ئەو کچە هەژارەی درا و سێمان هەر کچەکەی ڕالف بێ. کەی لەو خەیاڵە پوچە ڕزگارم دەبێ. بەڵام کچەکەی ڕەڵف کە کارمایکل ئێستا دەیهێنێتە ئێرە ئەو هەموو خەیاڵانم تەفروت و نادەکا و هیچی ناهێڵێ و لە ناوی دەبا. ڕۆنداس ئەم کارە بۆ تۆ بەجێ دێڵم. بەسەرچاو گەورم، هەر ئێستا خێزانی کارمایکل و منداڵەکانی بە عارەبانەکە دێنمە ئێرە. گەیشتین دۆناڵد. پەلەمەکە کوڕم. غەمە خۆدەی باس و بڕۆین. ئەم کاتت باش بەڕێز ڕۆنداس. ئەم کاتت باش. دۆناڵد دەبێ یەکەم جار بڵێ تەندروستی چۆنە. بۆچی؟ دۆناڵد و جانێت بەخێربێن سەرچاوم، زۆر دڵشادم بەهاتنتان بۆ ئێرە یاخۆ بەخێربێن سەرچاوم. بەڕێز کریسفۆرد، هەرچەندە دەبوایە بچمە بەندەر و پێشوازی لە باوکم بکەم، بەڵام پێم خۆش بوو یەکەم جار سەردانی جەنابتان بکەم. بەڵێ ئازیزەکەم دۆناڵد. زۆر سوپاسی هەمووتان دەکەم بەخێربێن. تۆ بڕۆ بۆ پێشوازی کارمایکل. زۆر باشە گەورم، گوێ بگرن، دەمەوێ ژیر بن و ناڕەحەتیش نەکەن. باشە بەسەرچاو دایکان. بەخوات دەسپێرم. خوا لەگەڵ دایکان، خوات لەگەڵ. بەڕێز کریسفۆر، پێم بڵێ ئەو کچی کە دێتێ ئێرە چۆن کچێکە؟ بەڕاستی ئەمە پرسیارێکی زۆر قورسە. دۆناڵد بۆ ئەو پرسیارە دەکەی؟ ئەگەر بوومە هاوڕێی پێم خۆشە وەک کچەش قارتە فرۆشەکە ڕەحسوک بێ. تۆ کچە شقارتە فرۆشەکە باش دەناسی؟ بەڵێ دەمێکە دەیناسم. ئەو کچێکە زۆر هەژارە. پێدەچێ دایک و باوکی نەما بێ. بەڵام
دایکم دەڵێ ڕوخساری کچەکە زۆر بە کچە دەوڵەمەندەچێ. کاتێ بە عارەبانەکەدا بێدا ڕۆیشتین بینیم لەبەر ئەو بەفرە سادەدا شقاتە دەفرۆشێ بۆیە منیش هەندێکم لێ کڕی. ئەی ئافرین دۆناڵجان ئیشێکی باشت کردو زۆر. پێم بڵێ ئەو کچە ناوی چێکەوە شقارتە دەفرۆشێ؟ نازانم. ئەی نازانی ماڵیان لە شوێیە؟ ئەوەش نازانین. نایزانن؟ نازانم هەرچەندە جارێکتر بەوێدا تێپەڕیم بینیم کچێکی تر لە جێی ئەو شقارتە دەفرۆشێ. ئێمە زۆر دڵتەنگین دەترسین ئەو کچە بەستە زمانە شتێکی لە بەسەر هاتبێ. هەروەها منیش. زۆر سپاس ویکی ئێستا زۆر گەرمە. دەزانی خاتومۆلی و بەڕێز جێم زۆر ئەنتیکەنە؟ جەم لێ بوو خاتومێشن پێی دەگوتە ژوورەکەی سالی باش گەرمکەن ئەوانش بە منیان گوت. زۆر سەیرە هەمویان هەڵوێستیان بەرامبەرت گۆڕا هەر وەک چۆن کەش و هەوا دەگۆڕێت. ئەم دڵنیام ئەو کەلوپەلانە ئەو جلانی هاوڕێکەت بۆیان نردووی هەڵوێستی ئەوانی گۆڕی. ویکی گیان تۆ ڕاست دەکەی. بەڕاستی من زۆر دڵخۆشم. خان مەکەم ئەگەر ئەو ئاگرە لێرە هەڵ نەکرابە ئێستا تۆ لەسەر ماڕق دەبوویەوە. ویکی شتێک لەوەیە. خان مەکەم دەبێت چێ بێ؟ لەوانەیە مەیمونەکە بێ بەڵێ واتی دەکەم ئەوە. چی؟ ویکی یارمەتی بدە. بەسەر چاو خان مەکەم. ئەی خۆیان خان مەکەم. خان مەکەم ئاگاداری خۆت بە. ئاگاداری خۆت بە. ویکی گیان تکایە بمبورە. بەڵێ سیلیایە. سیلیا ئەو چی دەکەی لەوێ؟ دەی وەرە لای من. دەی وەرە سیلیا. دەی دەوەرە. خان مەکەم. هیچ نییە ویکی. سیلیا چۆنی؟ خان مەکەم دیسان سیلیا هەڵاتووە؟ وا تێدەکەم. ڕۆنداس دیسان سیلیا هەڵاتووە. ڕۆنداز لەوێ نییە بۆ سیلیا هەڵاتووە. وایە وا تێبگەم کەمێک پێش ئێستا ئارەبانەیەک لەوێ ڕۆیشت. بەڵێ وایە ویکی ڕاست دەکەی. پێم بڵێ چی بکەین؟ خان مەکەم دەبێ کەم جار ئاگامان لە سیلیا بێ. بەڵێ سیلیا ئێستا زۆر باشگەرم بۆتەوە وانە؟ باشە پێم بڵێ خان مەکەم چی لێ دەکەی؟ باشە ویکی ئێستا دەچم دەیبمەوە سەرێکیشان لێ دەدەم. خاتو سالی تکال لێ دەکەم نەخێر نەکەی بچیتە دەرەوە ئەگەر خاتومێشن بزانێ بەخۆت دەزانێت چی لێ دەکات چۆن سزات دەدات تێگەیشتی نەکەی. ڕاست دەکەی ویکی خۆ ناشکرێ ئەو مەیمونە هەر لێرە بمێنێتەوە. باشە چی بکەم؟ سیلیام زۆر خۆش دەوێ. بەڵام سیلیا پێم بڵێ چی بکەین باشە؟ ئەو ئارەبانەکەی باوکم ئەوانە. جانێت وەرە ئێرە تەمەشاکە باوکم ئەوان گەیشتن. هەر ئێستا ئەچم بۆ پێشوازیان. ڕاوەستە دۆناڵد. ڕاوەکەن خۆ عارەبانەکە ڕاناکە. خۆیان بەسەیت.
کەچی ڕاڵفی عزیز. بەرز گریسبۆر ئەگەر ڕێگەمان بدەی ئەم کاتت باش هەر ئێستا لە پاریس گەڕامەوە. تکایە حەز دەکەم بە تەنیابی. بەسەر چاو بەڕێز کریسفۆر شەرمەزارم داوای لێبوردن لێ دەکەم. چووکە ئەمن لە نامەکەدا کە بۆ جەنابتم ناردبوو گوتم کچەکەی ڕالفم دۆزیوەتەوە و لەگەڵ خۆم دەیهێنمەوە بۆیە زۆر داوای لێبوردن لێ دەکەم. کچەکەت نەدۆسیەوە؟ بەڵێ هەرچی قوتابخانەیە لە پاریس گەڕام بەڵام بەداخەوە هیچ قوتابیەکم نەدیت شێوە و ئادگاری وەکو کچەکەی ڕالت بێت. دەمزانی کچەکە نادۆزیتەوە دڵنیام. بەڕێز کریسفۆر غەم مەخۆ هێشتا هێز و توانم بەبەرداماوە. من وام دەزانی لەوانەیە بتوانین بگەینە ئەنجامێک و کچەکە بدۆزینەوە. بەڵێ وەرە ژوورێ دەی خان مەکەم سیلیا بخەرەنا ئەو زەمبیلە و بە قماشەکەش تای پۆشە باشە؟ زۆر سپاس ڤیکی. دەی سوپڕۆ دەی خێراکە خان مەکەم دێ باشە دەی ئێستاش پرۆڤە دەکەین لەسەر گۆرانی. لاڤینیا دەتوانی بچێ ژوورەکەم و دەفتەری نۆتەی مۆسیقام بۆ بێنی؟ بەڵێ خاتو ئێمیلیا. ئێستش بە بێترس بڕۆ خان مەکەم. زۆر سپاس ڤیکی. بەڕێز کریسفۆرد ڕاستیەکەی لە کاتی گەشتەکەم بۆ فەڕەنسا شتێک هەبوو زۆر بیرم لێ دەکردەوە. ئێمە لەسەر ئەو بنەمایە چوینە پاریس کە خێزانەکەی کوڕی فەڕەنسیە بەڵام بەڕاستی شتێکی زۆر گرنگمان لەبیر کرد ئەویش ئەوەیە بەڕێز کوڕۆی خۆی خەلکی لەندەنە و لە لەندەن لەدایک بووە. بۆیە پێم باشە
لێرەش بە دوایدا بگەڕین. بەڵێ لە هەموو قوتابخانە ناوخۆیەکانی ئێرە وەک دەزانی لە لەندەن قوتابخانەی ناوخۆیی زۆرن. خۆت ئاگداری ئەوەتە یەکەچیان لە تەنیشت خۆمانە؟ بەڵێ کچێک هەیە بە تەواوی دەستی بەسەر مێشک و بیرکردنەوەی منداگرتووە. چ؟ بەڵام بەداخەوە ئەو قوتابی نییە، بەڵکو کچێکی ڕەشتاڵەی خزمەتکارە و قەت باوەڕیش ناکەم کچی ڕاڵەف بێ. نەخێر نەخێر ببورن لەسەرم قسەیە. باوەڕ ناکەم. یعنی ئەوها؟ داوای لێ بردنتان لێ دەکەم. سیلیام هێناوەتەوە چونکە هات بۆ ژوورەکەم. ها؟ لە زمانم تێناگەن ڕێگەم دەدەن؟ ها؟ تێگەیشتن؟ بەڵێ تێگەیشتین. ها ئەوە تۆ لێرەی؟ زۆر سەیرە. چی وای لێ کردی بیتە ئێرە؟ ئەوە کچەکەی دراوسێمانە. بەڕێز ڕۆنداز. سیلیا هاتووە لای ئێمە، منش بۆتانم هێنایەوە. سیلیا سیلیا دەی فەرموو. باوکە باوکە بمبورن. باوکە بۆم دەرکەوت ئەو کچێکە من دەیناسم، بەرەز ڕۆندازیش دەیناسێ. دەڵێی چ؟ بمبورە گەورە، کیژۆڵە بچکۆڵەکەی دراوسێمان هاتووە، دەهێوێ بتبینێ. ئێستا لەبەر دەرگا ڕاوەستاوە. بەڕاستە هەر ئێستا بێنە ژوورەوە زوو خێرا دەی. خۆشحاڵم بە ناسینت بەڕێز کریسفۆرد. بەخێر بێی. بم بورەکە لە ناکاو هاتوومەتە سەردانت. هەرگیز سۆز و میهرەبانی لەبیر ناکەم گەورەم. سڵاوەکەی زۆر جوانە، قەت باوەڕ ناکەم خزمەتکار بێ. ڕاست دەکەی. دەبێ من سوپاسی تۆ بکەم لەسەر ئەو نامە جوانەی کە بۆ من ڕەوانە کردبوو. بیستومە دەڵێن دەزانی بە زمانی هیندی قسە بکەی؟ بەڵێ هەندێک گوشەی هیندی دەزانم، چونکە ماوەیەک لە هێند ژیاوم. لە هیند ژیاوی؟ ها؟ بەڵێ. ئای خوایە گیان. وەرە. بەڵێ. ها؟ کارمایکل، من ناتوانم پرسیاری لێ بکەم. تۆ لە باتی من پرسیاری لێ بکە و بزانە ئەو کچە ناوی چییە؟ ناوت چییە کچە جوان؟ سالی کڕۆوی. خۆیەتی؟ ئەی خوایە یارمەتیم بدە.
کیژەکەی ڕاڵ کیژی خۆشەویستترین برادرم. خۆشانەی کە لە ژیانی سالی تێپەڕی لی دوودا نابێتەوە ئەگەر هەر کاتێک بە تەنیا باو لەگەڵ بیر و خەیاڵی خۆی بکەوت باگوفتوگۆ ئەو هەڵسوکەوتێک کە لە قوتابخانەکەی خاتومێنشن لەگەڵی دەکرا چ باش چ خراپ ژیانێکی نوێی بە سالی پیشاندا.